نەوەکو کێشەی کەمی غازمانە بەڵکو غازی پێویست و غازی خزمکراویشمانی لە کۆگاکانە بدڵێن. ئەمڕۆ هاوشێوەی مانگی ڕابردووە پێشتریش هەم بڕی غازەوە نرخی غازۆکو خۆی وایە ئێمە ڕۆژانە لە کۆمپانی دابشکنی غازی کەرکووکەوە بڕغازی پێویست بۆ سەرجەم کارگەکانی پڕکردنی بوتڵی غاز کە 12 کارگەن دابین دەکرێت واتە بڕکێک و خۆی وایە لەگەڵ ئەوەش دایمە بە بەردەوامی 250 لە بینی 250 تاوەکو 300 تۆن غاز خزمکراومان هەیە بۆ یەکار هەر گرفتەکەی بتوانین لانی کەمەشی هەفتەی غازی پێویستمان هەبێت سەبارەت بە نرخەکەشی نرخی غاز لە سنووری دارێگەی من هاوشێوەی هەموو پارێزگانی هەرێمی کوردستان بەرتی لە 8500 دینار لە هەر شوێنێک فرۆشتنی غازشل هەر بریکارێکی فرۆشتنی غازشل لەو نرخە زیاتر بیفرۆشێت بێگومان ئێمە ئیجراتی توندی بەرامبەرەکەین لەبەری نرخەکەی خۆی وایەوە پاڵپشتی کراوە غاز حکومەت بۆ خۆی سەرەکەی دیاری کردووە لە سنووری گەرمیان غازی بازرگانی نیەوەی کە بتڵە فرۆشێت هەمووی غازی پاڵپشتی کرا بۆیە بە نرخەکەی 1500 دینار ئەگەر لە شوێنێکی تر غازی بازرگانی هەبێت بە 15000 بە هەر نرخێک بێت ئەو غازیی بازرگانیە بەڵام لێرە لەبەری غازی پێویستمان هەیە غازی پاڵپشتی کرا و پێویستمان بوونی غازی بازرگانی بفرۆشین بە هاوڵاتیان وێ بەدڵنیاییەوە نرخەکەی خۆیەتی نەوەکو کێشەی کەمی غازمانە بەڵکو غازی پێویست و غازی خزمکراویشمانی لە کۆگاکانە بدڵێن. کاگیادگارتەوەکو ئێستا دەست نەبراو بۆ غازە غازمکراونە لە ماوەی چەند ڕۆژەیە زۆر دەنگۆی کەمبوونەوەی غاز بڵاوبووی و لە گەرمیان ئەو کێشەیە نەبوو یعنی دەستبەرن بۆ غازە غازمکراوانە نانە بە هیچ شێک بە پێچوانەوە دوێنێ ئەمڕۆ دێ غاز زیاتریشمان خەزم کردووە لەبەرەوەی وەکو خۆی غازمان بۆ ئێمە دوێنێ وەکو جەدۆلەی کە هەمانە غاز هاتووە سێ کارگەمە غازی هاتووە ئەمڕۆ بەمان شێوە غازی بۆ دێت لەبەری جەدۆلەکەی کە عێراق غاز دابینەکات هەموو کارەکانی هەرێمی کوردستان کە دیاری کردووە جەدۆلێکە بە پێی ئەو جەدۆلە دابینەکانی ڕەنگە ئەمڕۆ یەک معاملمان هەبێت سبێنی سێ معامل ڕەنگە دوو سبێنی هەر هیچ معاملێک نەبێت ئەمە ناکاتەوەی کە غاز کەمی کردوێتەوە بەڵام لەمای ئەو هەفتەیە کە بۆمان دیاری کراوە چەند تەنکەر غازمانی بێت و خۆی تاوەکو ئێستاکە هاتووە تا ئەم داقەیەکە قسەی لێک باشە کاگیادگار چیەکەن بەتایبەت لەم کاتەیە بۆی هاوڵاتیان ئاسانتر و زووتر دەستیان بگاتە غاز چیەکەن بۆی ئۆتۆمبیلی بریکارەکان زیاتر بەناو کۆڵانەکانە بگەڕێن ئێمە لە سنووری دەرگمێن 170 بریکاری فرۆشتنی غاز شلمان هەیە نەک هەموو گەڕێکیەک بە دوو کۆڵان و بریکارێکی غازی هەیە ئێمە سیستمێکماندانەوە هەموو گەڕک و کۆڵانەکان بریکاری تایبەتەوە دیاری کردووەتە ئەم گەڕەکە ئەگەر 4 بریکاری تایبێت کردواتە 4 جۆنەوە ئەم بریکانە سێ کۆڵان یاخود 4 کۆڵانی هەیە ئەم بریکارە بۆی نیە بچێتە کۆڵانێکی ترەوە کاتە لە هەموو ماڵەیەک بەدڵنیاییەوە ئەگەر هەموو ڕۆژێک ئۆتۆمبیلی غازنیشت بەرماڵەکەی ڕۆژی دووەم ئۆتۆمبیلی غازەکەش لە بەرماڵەکەی هەنی گرفتی گەیاندنی غاز شلمانیە هەموو ڕۆژێک بە چاودێری لیژنەکانی خۆمان لە کارگەکان بڵی غاز پڕەکرێت ئەکرێت تەسلیم بریکارەکان ئەکرێت بە هەمان نرخەکە دەستی هاوڵاتی ئەوەی کە هەبێت هەندێک شوێنی فرۆشتنی غاز هەیە لە گردەگۆزین هەمانە لەسەر جادەکانی کرار هەمانە هەندێک دەنگەوە بیست کە لێ بە 9000 فرۆشە ئەمە ڕاستەخۆ لیژنەکانمان نارد لە ڕاستی هیچ بەڵگێکمان نەبوو کە بە 9000 فرۆشتەوە کە 500 دینار چوو بێتە سەری لەوانیش قبوڵ ناکەن بفرۆشنەوەری ئەوانیش لە ئێمە مۆڵەتیان هەیە و ماڵتیان پێدراوە کە غاز فرۆشن واتە هاوڵاتیان دڵنیاکەن و هیچ گرفتێکیان نەبێت هاوڵاتیان دڵنیاکەن و تا ئەم دەقەیەش گرفتێکمان نییە و غازی پێویستمان هەیە بۆ داهاتوو ئینشاڵڵا گرفتیش نابێت لەبەری سەرچاوی دابینکردنی غازی شل بۆ سنووری دارێگەیمان سەرچاوەکەی کەرکووکە کە هیچ گرفتێک نیێت ئەم داقەیە لە کەرکووک ڕوویداوە.